بەڵێ بەرگری شارستان سۆرانە فەرموو بەڵێ شوێنی ڕووداوەکە بەسەر چاوم هەر ئێستا گەنە شوێن ڕووداوەکە. یەکێک لەو تیمانەی کە ئەرکی 24 کاتژمێریان لەسەر شانە هاوشێوەی تیمەکانی وەزارەتی تەندروستی ئەوە پاڵپشت بەو تیمانش تیمی بەرگری شارستانیە لە سنووری دارێ سەربەخۆی سۆران بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی سۆران لە کۆمەڵێک بنکە و هاوکات بەشێکی زۆر لەو بنکانە بەشی بریاگوزاری بوونی هەیە. دەمانەوێت بزانین لە سنووری دارێ سەربەخۆی سۆران کۆی ئەو بنکانەی کە پەیوەستن بە بەرگری شارستانی و چەندن و هاوکات چەند تیم لە خۆ دەگرن. هاتوومەتە لای بەڕێو بوتەبێژی ڕاگەاندنی بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی سۆران ڕایدڕەوەند هەودیانی سڵاوت لێبێتەوە کاتت باش لە سنووری دارەی سەربەخۆی سۆران چەند بنکەی بەرگری شارستانی بوونی هەیە. سڵاو لە ئێوەش بە خێربێن سەرچاوان وەکو بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی سۆران لە تەواوی سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران 17 بنکەی بەرگری شارستانیمان هەیە کە بە پێی سنووری جوگرافیدا بەشکراون بەسەر تەواوی قەزاکان واتە هەر شەش قەزاکان ئێمە 17 تیمی بنکەی بەرگری شارستانیمان هەیە کە بە شێوەیەکی 24 کاتژمێری لە ئەرکدان جگە لە بارگای بەڕێوەبەرایەتی و تیمی پاڵپشت و تیمی مەلەوانانمان هەیە لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران لە قەزای مێرگە سۆر و لە قەزای ناوەندی سۆران دوو تیمی مەلەوانیمان هەیە لەگەڵ تیمەکانی ڕزگارکردن کە ئەوانش تیمێکی تایبەتن بە هاناوەچوونی لە حاڵەتی گیر خواردن بۆ ڕزگارکردنی هاوڵاتیان. بەڵێ سنووری دارە سەربەخۆی سۆران سنوورێکی شاخاویە و لە تەواوی وەرزەکاندا لە ئەگەری هەبوونی لافا و مەترسی لەسەر هەیە و هاوکات لە وەرزەکانی دیکەش لە وەرزی هاویندا بۆ پێی کە ناوچێکی شاخەویە بەشێکی زۆر لە وەرگاکان پوش و پاوان دەسووتێت. ئەرکی تیمەکانی ئێوە لە تەواوی ئەو بنکانێک کە ئاماژەت پێدا بۆ سنوورەکان تەواوی پێداویستی و کەرستە بوونی هەیە بۆەوەی کە لە ئەگەری حاڵەتی نەخوازراو بگەن بەو شوێنە. بەڵێ بە شێوەی گشتی بە پێی ئەو ئیمکانێت تێدارایی کە لە بەردەستی حکوومەتی هەرێمدا هەیە بە سوپاسەوە بەشێکی زۆری پێداویستەکانمان بۆ ئێمە دابین کراون و زۆربەی پێداویستەکان دەتوانن بڵێم لە ئێستادا لە بنکەکانمان بوونیان هەیە دەتوانین سوودیان لێ وەرگرین و سوپاسی حکوومەتی هەرێم دەکەین کە زۆربەی پێداویستەکەشەکانیان بۆ ئێمە دابین کردووە. لە زۆربەی ڕاگەندراوەکانی بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی سۆران لە دوای بوونی هەر ڕووداوێک تێبینی دەداتە هاوڵاتیان لە ئەگەری دروستبوونی حاڵەتی ئاگرکەوتنەوە و حاڵەتی سووتانی لە وەرگا و هاوکات لە ئەگەری مەترسی لافاویش بەشی کۆنتترۆل لە بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی بوونی هەیە و هاوڵاتیان دەتوانن چۆن پەیوەندی بکەن. بەڵێ ئێمە لە بارگای بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی ژوورێکی کۆنتترۆلمان هەیە ئەو ژوورە ئەرچی وەرگرتنی پەیوەندی هاوڵاتیانە بەڕاستە خۆ بەپێی ئەو سنوورێک کە ڕووداوەکەی تێدایە ئەو بنکەی ئاگدار دەکاتەوە واتە بۆ نمونە ئەگەر لە سنووری قەزای ناوەندی سۆران بێت یەکسەر ژووری کۆنتترۆل ئاگداری بنکەی بەرگری شارستانی سۆران دەکاتەوە کە بەبوونی ڕووداوێک لە فلان شوێنەکەیان بۆ تهدید دەکات دەست بەجێ تیمەکان لەو بنکەی ناوبراو بە کەمترین ماوە کارمەندانمان خۆیان ئامادە دەکەن و بە ئۆتۆمبیلی کەلوپەلی پێویست دەردەچن بۆ شوێنی ڕوودا لە نێو سنتەری شارەکان لە نێو سنتەری ئاوەدانی ئەگەر جەنجاڵی هاتوچۆ نەبێتن ئێمە هیچ ڕووداوێک
لەو کاتێک کە پەیوەندی بە ئێمە دەکرێن لە زۆرترین ماوە نایڵین لە 5 خولەک زیاتر بێ واتە بەپێی ئەوەی زۆر جارە بینی ڕێگا چۆڵ نییە یاخود بەشێک لە شوفێران هاوکاری ئۆتۆمبیلەکانی ئێمە ناکەن ڕێگایان بۆ ناکەنەوە بەڵام لە ناو سنتەری شارەکان بە شێوەیەکی گشتی بە هیچ ڕووداوێک ئێمە لە 5 خولەک زیاتر دواناکەوین بەڵام لەو کاتێک کە پەیوەندی بە ژووری کۆنتترۆلی ئێمەوە دەکرێت واتە هەر کەسێک پەیوەندی بە ژووری کۆنتترۆلەوە بکات دوای 5 خولەک تیمەکان کەمتر ئێمە زۆرترین ئەومان 5 خولەک داناوە بە مەرجێک زۆر جار ئەبینی چەندجاڵی ڕێگا هۆکار نەبێت چکە بۆ نمونێت لە شوێنێک ئۆتۆمبیلێک ڕێگای گرتو تیمەکانی ئێمە گیر دەخۆن ئەوە لە دەسەڵاتی ئێمە نییە بەڵام بەپێی ئەو پلانی ئێمە دامانناوە کەم زۆرترین ماوە بۆ گەیشتن بەسەر ڕوودا و 5 خولەکە وە کەمتری زۆربەی جار بە 3 خولەک و کەمتریش دەتوانین بگەینە سەر شوێن ڕوودا و لە نێو سنتەری شارەکان لە نێو ئاوەدانی لە کاتی دەرچوونی تیم هاوڵاتیان تا چەند هاوکاری تیمەکانی ئێوە دەکەن لە ڕێگاکان لە شەقامەکان لەوەی کە جەنجاڵی زۆر هەیە بە تایبەتی لە ئێواران لە کاتی دەوامدا بە شێوەی گشتی ئێمە ناتوانین بڵێن خەڵک هاوکار نییە بەڵام لە هەموو کۆمەلگایەک بەشێکی هاوکارە و بەشێکی هاوکار نییە بەڵام بە شێوەی گشتی خەڵک ئێستا ئاستی ڕۆشنبیری باشترە و زۆربەی جار ڕێگا بۆ تیمەکانی ئێمە چۆڵ دەکەن تا دەگەنە سەر شوێندا بەڵام بەداخەوە لە کاتی کارکردنی تیمەکانی ئێمە لەسەر شوێنی ڕوودا و زۆر جار خەڵک کۆبوونەوەی خەڵک لە دەوروبەری شوێنی ڕوودا و دەبێتە هۆی ئەو ئاستەنگ لەوەی کە ئۆتۆبیلەکانی ئێمە نەگەن بۆ شوێنی ڕوودا و ئەمبولانسەکان نەگەن بۆ شوێنی ڕوودا و تیمەکانمان نتوانین وەک پێویست کار بکەن بۆیە داواکارین لە هاوڵاتیان لە کاتێک ڕووداوێکی ئاگرکەوتنەوە یاخود هەر ڕووداوێک لەو جۆرانە دەبێت دوورکەونەوە لە شوێنی ڕووداوەکە چکە زۆر جار مەترسی لە سەرجیانی ئەوانش دروست دەکاتن و هاوکاری تیمەکانی ئێمە بکەن بۆ ئەوی چکە لە هەر ڕووداوێکی ئاگرکەوتنەوە یاخود هەر ڕووداوێکی تر بۆ ئێمە کات زۆر گرینگە چەند کاتی کەمترمان هەبێ دەتوانین قەبارەی زەرەر و زیانەکان کەمتر بکەینەوە بابێنەوە سەرەوەی کە سەرەتا ئاماژەم پێدا سنووریدا لەسەر بە خۆسۆران ناوچێشی بەرفراوانە لە وەرزی هاویندا لە شاخە بەرزەکان زۆر جار کرد دەگرێت یاخود بە هۆکاری نادیارە یان بەر هۆکارێکی دیکەیە تیمەکانتان دەتوانن لەو شوێنە سەختانە لە چیا سەختەکان کۆنتترۆل بکەن و بە دیاریکراویش لە یەک ڕۆژدا چەند حاڵەتی هاوڵاتی بوونی هەبووە کە پەیوەندی بە ژووری کۆنتترۆلەوە بکات بڵێ بە شێوەی گشتی ڕوودا سنووری بەڕێوەبەتی بەرگری شارستانی سۆران سنوورێکی فراوانە واتە زۆر جار ئەو سنوورانە لەوانەیە ئەمە نتوانانی ینی بە شێوەی تەواوی دەستمان پێ بکات هۆکارەکانشی زۆرن یەکێک لە هۆکارەکان ناوچەکانی ئێمە ناوچەی سنووری لەگەڵ هەردوو وڵاتی ئێران و تورکیا ئەو ناوچە سنوورانە بەشێکیان مینڕێژ کراون بەشێکیان بەهۆی بارودۆخی سیاسیەوە لەوانەیە جەنجی تێدا بێت لەوانەیە تۆپ باران بکرێتن بۆیە زۆر جار ئێمە ناتوانین بگەینە ئەو شوێنانەی کە مینڕێژ کراون چکە ناکرێت گیانی کارمەندانی خۆمان بخینەوە ترسی بەڵام ئەو شوێنانی کە دەستی ئێمەی پێدەکات زۆربەی ڕووداوی تیاکان سووتانی پوش و پڵاش وە سووتانی سروشت ئێمە ڕێگر دەبین و تیمەکانی ئێمە ئەگەر چی ڕێگاکان سەختە ئۆتۆمبیلی پێناگا زۆربەی جار کارمەندەکانی ئێمە چەندین کاتژمێر بە پیادە دەڕۆن تا دەگەنە شوێنی ڕووداوی ئاگرەکە بەڵام هەرگیز سڵمان نەکردوتە لەوەی کە تیمەکانی ئێمە بە شێوەی زۆر خۆبەخشانە و بە لە خۆبوردیانە توانیویانە زۆربەی جار ڕووداوەکان کۆنتترۆل بکەن و قەبارەی زەرەر و زیانەکان و کەمتر بکەن و بتوانن ڕێگری بکەن لەوەی زەرێکی زیاتر بەژینکە زۆر جار دەستگە کەشناسیەکان و شارەزانی کەشناسی پێش هاتنی وادەی باران و مەترسی لافاو هۆشداری دەدەن بۆ ئەم وەرزش لە شارەزانی کەشناسی ئاماژەن بەوەدا کە شەپۆڵێکی باران و هەورە تریشقە و ئەگەری دروستبوونی لافاوشەیە تیمەکانی ئێوە لەو بنکانێک کە ئاماژت پێدان ئامادەیان هەیە و 24 کاتژمێر لە ئەرکدا ئەبن لەو کاتەی کە هۆشداری دەدرێت بە شێوەی گشتی ئەرچی تیمەکانی ئێمە 24 کاتژمێریە هەموو بنکەکانی ئێمە بە 24 کاتژمێر تیمەکانمان لە ئەرکدا دەبن تیمەکان بە پۆستە شوێنیان دەگۆڕن واتە بە 24 کاتژمێر هەموو تیمەکانی ئێمە لە ئەرکدانە لە تەواوی ئەو بنکانەی کە سەر بە بەڕێوەبەراتی بەرگری شارستانی سۆرانن و لە ناو بارگای بەڕێوەبەراتیش ئێمە ژووری ئێشگر و ئەفسەری ئێشگر و تیمێکی ئێشگر هەیە کە بۆ ئەوی سەرپەرشتی تەواوی بنکەکان و هەروەها تیمی پاڵپشتمان هەیە ئەگەر لە شوێنێک کەمی میلاک نەتوانێت کۆنتترۆلی هەر ڕووداوی بکە ئێمە ئەو تیمە پاڵپشتانە دەچێت بۆ هاوکاری ئەو بنکە یاخود ئەو شوێنەی کە میلاچیان کەمە و لە ئێستاش دوای ئەوەی کەشناسی هۆشداریدا بۆەوەی کە شەپۆڵێکی بارانبارینی بەخوڕ لەوانەیە ناوچەکە بگرێتەوە بە شێوەی گشتی و سنووری دارە سۆرانیش بە دەرنابێتن لەو هۆشداریە
بەڕێز بەڕێوەبەری گشتی بەرگری شارستانی هەرێم تەواوی هێزەکانی لە هەرێمی هێزەکانی بەرگری شارستانی لە هەرێمی کوردستان خستە حاڵەتی ئامادە باشی وەرە ژێر سەرپەرشتی ڕاستەوخۆی بەڕێز بەڕێوەبەری بەڕێوەبەراتیمان تەواوی هێزەکانی ئێمە بە ئەفسەر و کارمەندانمان ئێستا لە حاڵەتی ئامادە باشی داین بۆ هەر ئەگەرێکی نەخوازرا و تیمەکانمان خۆیان ئامادە کردووە ئەو کەلوپەلانی کە لە بەردەستی ئێمە تێستیان پێکراوە تەواوی کارمەندانمان ئێستا لە هەموو بنکەکان لە هەر شەش قەزای سنووری ئیداری سەربەخۆی سۆران لە ئامادە باشیدان بۆی ئەگەر لە خوا نەخواستە لە شوێنێک حاڵەتێکی نەخوازرا و ڕوویدا لافاوێک یاخود هەر جۆرە ڕووداوێکی نەخوازرا بوو بتوانین بە زووترین کات بگەینە سەر شوێنی ڕوودا و وە قەبارەی زەرورزیانەکانیش کەمتر بکەینەوە. دوایین پرسیارم ئەمەوە بێ بۆ باسی میلاکاتت کرد لە تەواوی سنووری ئیدارە سەربەخۆی سۆران ئەو تیمانەی کە بوونیان هەیە ئەو کارمەندانی کە سەر بە بەڕێوەبەراتی بەرگری شارستانی سنووری ئیدارە سەربەخۆی سۆرانن کەمی میلاکات گرفتی بۆ دروست نەکردوون و بۆ ئەوەی کە ئاماژەت پێدا کە بەرگری شارستانی هەرێم لەو ئاماژە بۆ داوە کە مەترسیەکان لەم دوو ڕۆژەی دوایی دەست پێکەن هیچ شوێنێک هەیە مەترسی لەسەر دروستبوونی لافاوی لەسەر بێت ئێوە پێشتر ئامادەکاریتان کردو بۆ ئەو شوێنانە وە کام شوێن بە مەترسی دەزانن بە شێوەی گشتی شەپۆڵەکە گشتگیرە واتە تەواوی سنووری هەرێمی کوردستان لە هۆشداریدایە و ئێمەش بە دەرنین لەو هۆشداریە و سنووری ئێمەش بەهۆی ئەوەی ناوچەی شاخاویە لەوانەیە زیاتر لە سنووری ئێمە هۆشداریەکە بۆ ئێمە زیاتر بێتن و سەبارەت بە کەمی میلاکات ئەوە کێشەیەکی گشتیە لەبەرەوەی لە دوای 2014ەوە بەهۆی کێشەکانی حکوومەتی بەغدا کە بۆ حکوومەتی هەرێمی کوردستانی دروست کردووە و نەبوونی بودجە و ئەوانە هەموو هۆکار بوو لەوەی کە حکوومەتی هەرێم نتوانێت بە پێی پێویست میلاکات بۆ فەرمانگەکان پڕ بکاتەوە ئێمە شێکێکین لەو فەرمانکانە کە لە ساڵی 2014 تا ئێستا هیچ دامەزراندنێک نەبووە بەڵام خۆشبەختانە کارمەندەکانی ئێمە هەر یەکە یانی زیاد لە پێویست خۆیانمان یەکەن بۆی نەهێڵین کەمی میلاک بێتە هۆی ئەوەی لە شوێنێک خوا نەخواستە ڕووداوێک ڕوودات و نتوانین کۆنتترۆل بکەین ئینشاءڵڵا دەتوانین لە هەر شوێنێک ڕوودا هەبێ هەوڵ بدەین ئەگەر لایانی کەم قەبارەی زەرورزیانەکان کەم بکەینەوە. ڕایت ڕەوەند هەودیانی زۆر سپاس کە لەگەڵم بوویت. سپاس بۆ ئێوەش. زۆر سپاس. بەڵێ ئەمای گوێبیستی بوون قسەی وتەبێژی بەڕێوەبەراتی بەرگری شارستانی سۆران بۆ ئاماژێبەوەدا لە ئەگەری دروستبوونی هەر ڕووداوێکی نەخوازرا و ئەوە تیمەکانیان بە کەمتر لە 5 خولەک دەگەنە شوێنی ڕوودا و بۆ کۆنتترۆلکردنی ڕووداوەکان ئامادەن.